لەلایەک هەستی ڕزگاربوون و لەلایەک نیگەرانی بەهۆی تاوبوونی ماوەی برێکزێت لەندەنی گرتوتەوە. شانشین یەکگرتووی بەریتانیا بۆ ماوەی 48 ساڵ بەپێی یاساکانی یەکێتی ئەوروپا کاری دەکرد. بۆ هۆیەوە نزیکەی 500 میلیۆن هاوڵاتی لە هەردوو لە ئازادانە هاتوچۆیان دەکرد لە نێوان 27 وڵاتی یەکێتیەکە. پێم وایە خەڵکی بەریتانیا داوی زێکێتیەکە جێبهێڵن بۆیە چوینە دەرەوە. لە ڕاستیدا جیاوازێکی ئەوتۆ دروست ناکات. ئێستاش هەر هاوڕێ بین لەگەڵ وڵاتانی دراوسێ و هاوسنوورمان. پشکنینەکانی هاتوچۆکردن بۆ یەکەم جار تۆندکرانەوە. ئەمەش لای بەشێک لە هاوڵاتیان جێگەی نیگەرانیە. هەستێکی باشم نییە. ئەمە بڕیارێکە خەڵکی بەریتانیا داوێتی. من یەکێک نیم لەو کەسانە، چونکە من پێم وایە لەم سەردەمەدا ناتوانیت بەتەنها کار بکەیت. پێویستە تیم هەبێت یان وڵاتان لەگەڵ بێت، بۆیە باش نییە. بەپێی ڕێکەوتنەکە ڕێکاری یاسایی لە مەمەڵە بازرگانیەکان و هاتوچۆکردنی هاوڵاتیان دەگیرێتە بەر، بەڵام ئەو باجەی دەخرێتە سەر کەلوپەلەکانیان بەهایەکی کەمە. بەشێک لە هاوڵاتیان ئەم جیابوونەوەیە بە شتێکی باش دەزان و پێیان وایە بوونەتە وڵاتێکی سربەخۆ و پابەندی یاسا و ڕێسای خۆی دەبێت. بەریتانیا لە کۆتاییدا دەیباتەوە و زۆر باشیش دەبێ، چونکە وڵاتێکی مەزنە. من هەستێکی زۆر خۆشم هەیە. دوای نزیکەی 4 ساڵ و نیو لا گفتوگۆکردن بۆ ڕێکەوتن لەسەر قۆناغی دوای دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا کە بە برێکزێت ناسراوە، یەکەم ڕۆژی ساڵی نوێ ڕێکەوتنەکە چووە بواری جێبەجێکردنەوە.